إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. خۆشەویستەکانم، ئەو حەدیثەی کە هەفتەی پێشوو پێشەکیەکەیمان باس کرد، ئەمڕۆ بەردەوامین لەسەر شەرحی حەدیثەکە. وتمان ئیمامی مسلم لە حەدیثی ژمارە 1978 لە ڕێگای عەلی کوڕی ئەبی تاالبەوە ئیمامی عەلی خوای لێ ڕازی بێت ئەگەڕێتەوە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: لعن الله من ذبح لغير الله، ولعن الله من آوى محدثا، ولعن الله من لعن والديه، ولعن الله من غير منار الأرض. طبعا ام حديثة باس لە چوار گوناحی گەورە ئەکا، دوانیان پەیوەندی بە مافەکانی خواوە هەیە و دوانیشان پەیوەندی بە مافەکانی ئادەمەی زادەکانەوە هەیە. دوانەکەی یەکەم، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای تعالی لعنەتی کردووە لە ئەو کەسانەی کە ئاژەڵ سەر ئەبڕن بۆ غەیری خوا، و خوای تعالی لعنەتی کردووە لە ئەو کەسانەی کە داڵدەی کەسێکی لە سنوور دەرچوو لە شەرع لادەر ئەدەن. یەکەمیان پەیوەندی بە شیرکەوە هەیە، بە تەوحیدەوە هەیە کە گرنگترین شتە. دووهەمیان پەیوەندی بە شەریعەتەوە هەیە و پاکی شەریعەت ئەبێ وەکو خۆی بپارێزرێ. ئەم دوانە پەیوەندیان بەخواوە هەیە. سێیەمیان لعنەتی خوا لەو کەسانەی کە لعنەت لە دایک و باوکیانەکەن، کە نزیکترین مرۆڤ لە تۆ دایک و باوکتە، ئەبێ مافەکانیان وەکو خۆی جێبەجێ بکەی. پاشان لعنەتی خوا لەو کەسانەی کە دەستکاری نیشانەکانی ڕێگاوبان و نیشانەکانی زەویزارەکەن، کە ئەویش پەیوەستە بە مافەکانی مرۆڤەکان لە ناو یەکتریە، بە تایبەتی خەڵکی یەک شوێن. ئەچینە خزمەتی یەکەمیان کە مەسئلەی سەربڕینە بۆ غەیری خوا. برا خۆشەویستەکانم، خوای تەعالی ئینسانەکانی خەڵق کردووە و هەرچی ها لەم بوونەوەرە ئەیبینی، و ئەوەشی کە هەیە و تۆ نایبینی و بیستوتە هەمووی خەڵقی خوایە و مەخلوقی خوایە و خوا دروستی کردووە. خوا لە نەبوونەوە بەدی هێناوە. هەموویشی بۆ ئەوەیە کە بە تایبەت مرۆڤ و جنۆکە خوای تەعالی خەڵقاندویانێتی دروستیانی کردووە بۆ ئەوەی کە خوا بپەرستن و شەریکی بۆ قرار نەدەن. ئەم دوانە مخەیەر کراون. غەیری ئەمە مەلائیکەیە، حەیواناتە، ئەرز و ئاسمانەکانە، هەمووی مخەیەر نین، هەمووی لەژێر فەرمانی خوان، هیچ اختیارێکیان پێ نەدراوە، هەمووی خەریکی عیبادەتی خۆیەتی. بەس ئینسان و جنۆکە خوای تەعالی خەڵقیانی کردووە و اختیاریەکی پێیان داوە لە هەڵبژاردنی خوا ئەپەرستی یا نایپەرستی، عیبادەتەکە یا نایکەی. جا وەکو لە سوورەتی ذاریات ئەفەرمێ: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. يعني خوای تەعالی مرۆڤ و جنۆکەی بۆ ئەوە دروست کردووە تا وەکو خوا بپەرستن، عیبادەتی خوا بکەن. و هەرچی ها لە زەویە خوای تعالی مسخری کردووە لە حیوانات، لە درەخت،
لە جەمادات هەمووی بۆ مرۆڤ تاوەکو مرۆڤ ئیسفادەی لێ بکە مرۆڤی کردوتە سەییدیان خوای تعالی ئەمانەی گشتی بۆ ئێمە خەلق کردووە خۆشەویستەکانم وەکو ئەفەرمێ لە سورەتی نەحل ئاەتی 8 والخەیل والبغال والحەمیر لتركبوها وزینە خوای تعالی وڵاقی بە ئێمە دروست کردووە حشترە مانگایە هەموو وڵاقەکانی ترە مەڕ و بزن و هەموو ئەو تەیر و تویورانەی خوای تعالی بۆ ئێمە خەڵقی کردووە تاوەکو هەندێکی ئیسفادەی لێ بکەن هەر بە جۆرا و جۆر ئیسفادەی لێ کە هەنێکی سواری ئەبی باری پێ ئەگوازیتەوە هەنێکی گۆشتەکەی ئیسفادەی لێکە هەنێکی شیرەکەی یعنی ئیتر خوای تعالی ئەمانەی بۆ ئێمە خەڵق کردووە هی خۆیەتی بەس بە ئێمەی داوە تاوەکو ئێمە ئیسفادەی لێ بکەین ئێمە سوود لە گۆشتیان ئەبینین لە شیریان ئەبینین لە خوریان ئەبینین لە پەڕیان ئەبینین هەموو بۆ ئەوەیە وەکو خوای تعالی ئەفەرمێت تاوەکو ئێمە یادی خوای پێ بکەین زیاتر لە خواوە نزیک ببین ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت ئاتەماشا ناکەن خوای تعالی مەخلوقاتی چۆن دروست کردووە ئەم ئاژەڵانەی چۆن دروست کردووە بە تایبەت وشتر ئەو وشترە مەزنە ئەو حەیوانە گەورەیە کە زۆر معجزاتی عەظیمی تایە گەورەی تایە خوای تعالی مسەخەری کردووە بۆ من و تۆ تەنانەت مناڵەکانیشمان ڕەشمەکەی ڕائەکێشێ بە بێترس حتى لم آيات خوای تعالی حشتر ئەوە نەمەزنە و گەورەیە وڵاخ ئەمەنە گەورەیە خوای تعالی خستوێتە سەر خەڵقی ئاسمانەکان يعني فەرمی ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت أم جاء فەرمی إلى السماء كيف رفعت إلى الجبال كيف نصبت شاخەکان خوای تعالی چۆن چقاندوێتی إلى الأرض كيف سطحت ئەم زەویە کەیەلکەییە خۆی لە ئەسڵا بەڵام سەیرەکەی بۆ من و تۆ ئاوا تەخت بووە و بەسەریان ڕێئەکەین وبێترس سيارة لأخرين تيارة لأخرين كشتي وسفينة وأنواع وأشكال إما لزت لم زي أبينين همو أما خوای تعالی بو إما خلقي كردوا تاسودي لي ببينين وتوحيدي خوابكين بتاكو تنيا أو برستين جاء دواما لأكاد لقرآن ولا حديث في غمر شاه صلى الله عليه وسلم دواما لأكاد إما أو مخلوقاتاني خوا بو أو بكار بينين كخواي تعالى داواي كردو بوشي وإسفادة ليبكين لتستووا على ظهوره ثم تذكروا نعمة ربكم إذا استويتم وتقولوا سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون سورة الزخرف آيات 34 يعني إما كاتيك أم حيوانانا أم ولاخانا أم آجلانا بكار دينين يا أم همو نعمتي خوال سرزيويا بكار دينين تاوكو نعمتكان إخوامان بير بخاتوا كاتي السركوين لسر أمشتانا سياريا ولاخا هرشتيكا بلين سبحان الذي سخر لنا هذا باكو بيقردي بو أو ذاتيك أمي بو إما مسخر كردوا وما كنا له مقرنين يعني والله أجر رحمتي إخوانا بمزالنا بين بسر أمانيا وإنا إلى ربنا لمنقلبون دي كوابو شون خواي تعالى أماني بمان مسخر كردو والله قرانا وشمان آوايا بولاي أو إيمي ميوانين لسر زيويا ما ويكي كمان لسر زيويا أقرينوا أبي آواه لمشتانة يبقين وأنا زانين أو سيارة أو تيارة أو باخرة أو حبو حيوانات وآجلة إيما خالدكاو ئەمان کابە نەمر لەسەر زەویە والله وان نییە خۆشەویستەکانم بەڵکو ئێمە هەر ئەبێ بگەڕێنەوە بۆ لای خوای تعالی و ئەو شتانەش نامێنێ لەسەر زەویە کۆتایی پێدێ ڕۆژێ دێ سەر زەوی تەخت هیچ بەسەریەوە نییە هیچ مەخلوقاتێ نامێنێ خوای تعالی فەرمێ لمن الملك اليوم کەس نییە وەڵام بداتەوە لمن الملك اليوم کەس نییە وەڵام باتەوە سيم جار خوي والله مي خويا داتوا أفرمي لله الواحد القهار
جا ئەبێ ئێمە ئاوا تێبگەین ئێمە ئەبێت هەموو شتەکانمان بۆ خوای پەروەردگار بێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين تو ئەو نوێژانە بۆ غەیری خواکەی ئەی پێغەمبەری خوا پێیان بڵێ نوێژەکانم ئەبێ بەس بۆ خوا بێ نوێژ بۆ پێغەمبەر ئەکرێ یعنی کەس ئەڕوا نوێژ بۆ پێغەمبەر بکە کەس ئەڕوا نوێژ بۆ جبریل بکە پیرۆزترین مەلائیکە پیرۆزترین پێغەمبەر مرۆڤ لەسەر زەویە کەس عیبادەت بۆ پێغەمبەرەکە بۆ محەممەد صلی الله عليه وسلم کەس عیبادەت بۆ جبریل ئەکا نابێ قل إن صلاتي لەگەڵ سەڵاتە ئەفەرمێ ونسكي حیوان سەربڕینیشت ئەویش عیبادەتە خوای تعالی ڕازی نابێ ئەو حیوانەی کە خۆی خەڵقی کردووە بۆ ئەوەی تۆ سوودی لێوەربگری خوا بخەیت تۆ یادی خۆت خۆی ئەفەرمێ نابێ بۆ غەیری خوا بێ سەربڕینەکەی کە خۆی ئیزنی داوە سەری ببڕی و ئیسفادەی لێ بکەی نابێ بۆ غەیری خوا بێ قل إن صلاتي ونسكي نسك يعني سربريني حيوان ومحياي وهمو جيانم ومردنيشم أبي هموي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت هاو بشي نية خواهي تعالى أمرم بيكراو آوابي چون نيوشكم بو غيري خوانابي روجو بو غيري خوانابي حج بو غيري خوانابي بهمان شيوة سربرينيشم بو غيري خوانابي نابي بو بيغمريش نابي یا نابێ بۆ هیچ کەسێ لەم ئیمامانە هیچ کەسێ کە منوتم پێغەمبەر نابێت جبریل نابێ ئەی غەیری ئەویش نابێ ئەو کەسانەی ئەو شەخصانەی کە تۆ ناوێنت بردووە یا ئەو شێخ و مەلایەنەی کە خەڵق ئەخەڵەتێنن سحر و جادویان بۆکەن و حیوانە بێرە و سەرێ بڕم و لە خوێنەکەی نازانم ئەوە هەمووی شیرکە خۆشەویستەکانم حیوان بەس ئەبێ بۆ خوا سەر ببڕێ نابێ بۆ جنۆکە سەر ببڕێ لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت أما أمري خواهي تعالى كما في غمرانا ناردويتي نابي إنسان هاو بش بو خواب الرياضة هيج جور عبادته بو غيري خوابك حتى تنانت سربرينش كعبادته نابي بو غيري خوابك إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر نوش بو خوابك سربرينش بو خوابك فصلي يعني نوش خو أمرك نوش وانحر فصلي لربك نوش بو پروردگارك وانحر لربك وسربريني شد قرباني شد بابس بو خواي پروردگار بي پیغمبر خاص صلى الله عليه وسلم كاتك قرباني اكرت حيواني سربري اي فرمو بسم الله بناوي خوا والله اكبر خوا بتاكو تنيال لحمو مخلوقات قورتره او قوري قورة كان اللهم ام جاي فرمو اللهم خوايا پروردگاري من هذا منك اما هي تويه ام حيوانه هي تويه هذا منك ولك وبوتوش سريا برين اللهم تقبل هذا من محمد وآل محمد يا ربي خوايا امل محمد كسكاري محمد وربقروكو امامي مسلم اي قريته كوابو ابي بس بو خواي قوربي كي شريك قراردان زور خطر خوش بيسكانم يعني سربرين بو خوا توحيده يك خوا ناسيه بلام سربرين بو غيري خوا شركش إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء خواهي تعالى رازي نابي شريكي بو قرار بدي بحيث شوازي وقتش خوش نابي لو كساني شريك بو خوا قرار دن ولا سري أمر هر كس شريك بو خوا قرار بدا ولا سري بمري أروات جهنم هيش مجاليك يعني اللي برديت يعني بلام هر قناحيكي تر لواني خوالي خوش به ويغفر ما دون ذلك يعني لشريك قرار دن وخواره ولوانه خوالي خوش به لمن شاء يعني لمن يشاء بو هر کسی که خوای تعالی بيه ام خالص زور گرنگ بو خوش وسکانم و ابي ايمه زور بگرنگي تماشای بكين خالي دوام خوش وسکانم مسألة لعن الله من آوى محدثا محدث كي محدث او كسي كداهن راوكا كديني خواب قوري طبعا دو جور كسن كسي يكن شريعت حكمك بسرا داوا ام كابرا حديكي كردو دزي كردوا بياوي كشتوا ايشيكي خرابي كردوا
حکمی لەسەر دراوە. کەسێکی تریش یعنی لایەنی بە کوردیەکەی کابرا لایەنی حدودی شەرعی مخالەفاتی کردووە یا لایەنی فکری و ئەخلاقی، یا لایەنی فکری و ئەخلاقی لەناو مسلمانانە هینی لەسەر کراوە، حکمی بەسەرا دراوە. لایەنی حدودی شەرعی دزی کردووە، پیاوی کوشتووە، نابێ داڵدەی بدەی. ئەوە زمانی جاهلیەتی بەر لە ئیسلام بوو، کابرا لەبەر خاتر عەشرەتەکەی ئەڕۆی داڵدێدا و لە ماڵی خۆی ئایشاردەوە. زۆر خەتەرە برا بە ڕێزەکانم، کەسێ پیاوی کوشت بێ حەدی شەرعی کەوتوێتە سەری یا دزی کرد بێ حەدی شەرعی، تۆ بڕۆی لە بنی ماڵە داڵدەی بدەیت و ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ حەقی لەسەر جێبەجێ نەکرێ. تاوانێکی زۆر زۆر گەورەیە خۆشەویستەکانم. ئەمە طبعا ئیتر ئەمن و ئەمان لەناو خەڵکا نامێنێ، هەر عەشرەتێک و هەر خەڵکێک و پەنای دز و جەردە و پیاو خراپ و پیاو کوش بدەن ئیتر ژیان تێکەچێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم مەسائیلی فکری و ئەخلاقی کۆمەڵە خەڵکێکن لە ئیسلام لایەن داوە، یا هەر مولحیدە و بۆتە بێ باوەڕ و بۆتە بێدین، تۆ پەنای ئەدەی لە تەلەڤیزۆنەکەی خۆتەوە لە کەناڵە ئاسمانەکەی خۆتەوە مەجاڵی ئەدەی بە کەیفی خۆی قسەکە بە ئیسلام بە ئەحکامەکانی ئیسلام، ئەویش زۆر زۆر خەتەرە. یا مەجاڵی دەی لە ڕادیۆ لە هەر شوێنێ چی تۆ بێ مەجاڵی بدەیت، یان لایەنی ئەخلاقی کابرا کابرایەکی لەوانەیە مسلمان بێ بەڵام لایەنی ئەخلاقی ڕۆخاوە، کابرایەکە بۆ نمونە شتێک دائەنا، شتێک کافیتریایە دائەنا بۆ نەرگێلە کێشان، شوێنێ دائەنا بۆ عارەق فرۆشتن، تۆ ئەڕۆی دوکانەکەی خۆتی پێدەی، ژێری ماڵەکەی خۆتی پێدەی. والله برا بەڕێزەکەم ئەمە داڵدەدانی بێ ئەخلاقیە. ئەمە بەری ئەوە ئەکەوێ لە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسی ئەوەی بکردایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیفەرموو ئەوە بەری ئەیفەرموو تەماشا بکەن، ئەیفەرموو مەدینە حەرەمە، هەر کەسێ بیدعەیەکی تیا بکە، شتێکی ناشەرعی تیا بکە، لادانێکی تیا بکە لە شەریعەتی ئیسلامە، یان داڵدەی کەسێکی لەو جۆرە بدا، لعنەتی خوای لەسەر، لعنەتی مەلایکەی لەسەر، لعنەتی هەموو خەڵکی لەسەر بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیفەرموو و هیچ کردەوەیەکی لێ قبول ناکرێ ئەو کەسە، هیچ کردەوەیەک، هیچ حەسەناتێکی لێ قبول ناکرێ، نە فەرز نە سونەت. ئەمەیە حکمی ئەو کەسانەی کە داڵدەی کەسی لەو جۆرانە ئەدەن. سێم خاڵ خۆشەویستەکانم لعنەتکردن لە دایک و باوک. طبعا ئەمە شتێکی زۆر سەیرە، یعنی کەس هەیە لعنەت لە دایک و باوکی خۆی بکە. ئەمە طبعا لە زمانی کۆنا هەر نەبووە، لەوانەیە ئێستا کەسانێکی نەکبەتی بێدینی مولحیدی خراپەکار پیا بوو قسە بە دایک و باوکیان بکەن، لعنەت لە دایک و باوکیان بکەن، بەڵام لە زمانی سەحابە شتی واز نەبووە. بۆیە ئەسحابەکان پرسیاریان کرد، یعنی پێغەمبەری خوا جا کێ هەیە گوێن بە دایک و باوکی خۆی بدا، کێ هەیە لعنەت لە دایک و باوکی خۆی بکات؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ، کابرا لعنەت لە دایک و باوکی کەسێکەکە ئەویش لعنەت لە دایک و باوکی ئەمەکە، وەک ئەوە وایە خۆت لعنەت لە دایک و باوک خۆت کردبێ. یعنی زەلامێکی گوێن فرۆشمان هەیە، ئەخر خەڵک هەیە حەل لە بچووکترین شتە دەسەکاتە گوێندان بە دایک و باوکی خەڵک، گوێ نەدایە خەڵکیش دایک طبعا گوێن بە دایک و باوکیەوەدا. تۆ لعنەت لە خەڵکەکەی خەڵکیش لعنەتت لێکە، لعنەت لە دایک و باوک خەڵکەکەی خەڵکیش لعنەت لە دایک و باوکتەکە. بەڵام ئینسانی مسلمانە بێت دەمی ببەسی. ئەسڵ وایە وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مسلمان طعان نییە، لەعان نییە، فاحش نییە، بەذیء نییە. ئەمە لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم. ئینسانی مسلمان تانەوەشێنەر نییە. ئەمە طبعا لەناو پیاوە هەیە، بەس لەناو ژنا بە دەرەجەیەکی زۆرتر هەیە. تانە ئەوەشێنن، لعنەت ئەکەن، نەفرین ئەکەن، بەم لاو بەولا قسە ئەکەن، دەمیان زۆر پیسە، حتا تەنانەت بەرامبەر بە پیاوەکانیشیان. من گوێم لە ژن بووە مناڵەکەی هاریارەیەکی کردەوەتی دەک لعنەت لە باوکن، نێردی خۆشیێتی، گوێنی بە پیاو خۆی داوە، لعنەتی لە پیاوەکەی خۆی کردووە. لا حول ولا قوة إلا بالله. ئیتر لە دراوسێی لەم لای لەو لای تانە ئەدا، قسەی ناشرینەکە، تانەی وا هەیە یەک قسە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ قسەی وا هەیە لە دەمت دەرئەچێ ئاگات لە خۆت نییە 70 ساڵت خاتە ناو ئاگری جەهەنەمەوە. یعنی کابرایەک مەسەڵەن میوانێکی تی ئەیباتە ماڵ برایەتی، ینی ژنێک
دراوسەیەکی دی خاڵە کۆڵانەکە برایەکی دی ئەدا لە دەرگا ئیباتە ماڵ یەکسەر ئەمەڵێ چی بردە ماڵ ئەوە زەلامێکی بردە ماڵ طبعا هات ئەم قسە بڵاوە بێتەوە هەتا دوایی دەرەکە فێکە برایەتی ئەم تازە قسەی خۆی کرد ئەمە لە ناو ژنانە هەیە طبعا هەنێ پیاوی شێوەکو تەبیعەت ژنیان وەرگرتووە ئەمە بەعام ناوێت چ جا یعنی بەرامبەر بە دایک و باوک خەڵکێکی شەیە ئەمەنە لاسارە ئەمەنە غەڵەتەکە بەردەوام لەعنەت بۆ دایک و باوکی دێنێ بەردەوام خەڵکانێکیش هەیە چاویان ها لە خەڵ بەزەیان بە یەتیما دێتەوە خێر و سەدەقات ئەکەن چاویان لە بێوەژنە چاویان لە پیرێژنە چاویان لە پیاوی پیرە بەردەوام ڕەحمەت بۆ دایک و باوکیان دێنن هانەتان بیستوە زەلام وا هەیە بەردەوام خەڵک دەک ڕەحمەت لە دایک و باوک دەی با لەوانە بین لەوەکانی تر نەبین داواکارم خوای تەعالا بە خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان نور ایمان خاطر دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لەوانە بین کە تۆ لێمان ڕازی ئەبی یا ڕەبی لەوانە بین کە شەریک و هاوبەش بۆ تۆ بڕیار نادەین یا ڕەبی خوایە لەوانە بین کە لا نادەین لە دینەکەت و داڵدەی لادەران ناکەین یا ڕەبی لەوانە بین کە چاک ئەبین بەرامبەر بە دایک و باوکمان ئەبینە مایەی ئەوەی ڕەحمەتیان بۆ بێنین یا ڕەب العالەمین خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ئیلاهی ئیسلاحی حاڵمان بکەی دوورمان خەیتەوە یا ڕەب العالەمین لە خراپەکاری لە تەفریقە لە فیتنە لە ئاژاوە یا ڕەبی خوایە کاربەدەستانمان ساڵح بکەی چاک بکەی یا ڕەب العالەمین کوردستان محفوظ کەی لە هەموو بەڵاو موسیبەتێک ئامین ئامین خۆشەویستەکانم آخر خاڵ کە ئەویش هەر حەقی خەڵکە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای تەعالا لعنەتی لەوانە کردووە کە مەناری ئەرض ئەگۆڕن یعنی چی مەناری ئەرض ئەگۆڕن زانایانمان ئەفەرمن دوو شتە یەکەمیان ئەوەیە ئەو قوتعە و شتانەی کە لەسەر ڕێگاوبانەکان هەڵواسراوە بۆ ئەوەی خەڵک بزانێ ئەمە لێرۆ لا ئەدا بۆ فڵانە شوێن ئەوە تاسەیەک هەیە ئەوە پێچێکەیە لا ئەدەیتەوە ئەو قوتعانە هەڵەکەنن ئەی سڕنەوە ئەوەی کە پێ ئەوترێ ئێستا حالیان لەم زەمانەی خۆمانە پێ ئەوترێ ئیشاراتی مرور ئەوانە زۆر گرنگە بمێنێ خۆشەویستەکانم خەڵکەیە بەهۆی قوتعەیەکەوە چارەکێ دواکەوێ قوتعەکە نەماوە یا دەستکاری کراوە یەک چارەک ئەو ئەڕوا ئەگەڕێ و سەری لێ تێکەچێ بەڵام ئەگەر ئەو قوتعەیە بمێنێ یەکسەر ئەزانێ شوێنەکە لەکوێیەکە ئەم بۆ یەچێ ئەو قوتعانە زۆر زەرورن پاراستنیان زۆر زەرورە ئەگەر هەر قوتعەیەک لەوانە خەلەلێکی تێکەوت یادخستنەوەی ئەو دائیرانەی کە بەرپرسن وەکو دائیرەی مرور یا شارەوانی لە ئەو قوتعانە زۆر گرنگە و خێرێکی گەورەیە تۆ ببیتە سەبەبەوەی ئەو قوتعانە لە شوێنی خۆیان وەکو خۆی بمێنیان تازە کرێتەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم خۆشەویستەکانم ئەو علامات و نیشانان کە لە عەرزادا ئەندێن بۆ ئەوەی بزانرێ ئەمە عەرزی فڵانە کەسە ئەمە عەرزی فڵان کەسە بۆ نمونە تەپە خۆڵێکە یان یعنی حدودێکە سنوورێکە عەرزی کەسێک لە کەسێکی تر جیاکاتەوە ئەمە لە دێهاتەکانە هەیە ئەمەش طبعا دوو جۆرە جاری وایە لە شاریشا هەیە ئەمەش دوو شێوەیە شێوەیەک بیگۆڕی ئەو علاماتانە بگۆڕی طبعا ئەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە هەر کەسێ 1 سانتیمتری بگۆڕێ 1 سانتیمتری بگۆڕێ ئەبێ ئاگای لە خۆی بێ بەری لعنەتی پێغەمبەرەکەوێ صلی الله علیه وسلم بەری لعنەتی خواکەوێ و هەروەها ئەو کەسانەی کە مۆزەفن یان دەستیان ئەڕوا مەسئول و بەرپرسن بڕۆن زەویەک بکەنە ناوی خۆیانەوە کە هی خۆیان نەبێ هی حکومەت بێ هی ملت بێ یا هی خەڵکتر بێ ئەم ئەڕوات لە تاپۆ دەستی ئەڕوا مۆزەفێک ئەخەڵەتێنێ ڕەشوەی پێ ئەدا یا هەر مۆزەفەکە خۆی لەبەر پیاوەتی ئەڕوات ناوێ گۆڕێ کاتە ناوی کەسێکی ترەوە ئەوە طبعا لعنەتە گەورەکە بەری ئەوانە ئەکەوێ و ئەمانشی کە هی دێهاتەکان و شوێنەکانی تر ئەگۆڕن ئەوانیش بەری ئەو لعنەتاکەون پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ هەر کەسێ من اقتطع شبرا من الأرض ظلما هەر کەسێ یەک بست زەوی خەڵکی تر داگیر کا بە ظلم و بەستەم طوقه الله إياه يوم القيامة من 7 أرضين يعني 7 طبقة زەوی ئەکرێتە ملی للروجي قيامتها يعني باريان أما نقرس للروجي قيامتها هم عالم أزاني أوانا زويد زكانا هم عالم أزاني جاء بخم عن باريسي نبينا سببي أويكوا
مناری سەرزەوی بگۆڕێ، حەقی و مافی خەڵکی تر بفەوتێ بە هەر جۆرێک لە جۆرەکان.